بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ ئەم کاتتان باش. ئەمڕۆ جمعە 25 تیری 1400 هەتاوی بەرامبەر بە 16 جۆلای 2021 زاینی وێڕای هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. ئەوەی خۆشەویستیش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 2046 70 261 67 64 پەیوەندیمان پێ بکەن و لە تەوەری باسەکەمان بەشدار بن. هەروەک ئاگادارن مەوجێکی زۆر لە ناڕەزایەتی و ئێعتراز لە ئێران بە هۆکارگەلی جۆرا و جۆر و بە شێوازگەلی جۆرا و جۆر دەستی پێکردووە. بەشێک لەو ئێعترازاتە دژ بە فەقر و هەژاری و نەداری، وشکە ساڵی و بێئاوی، بەتایبەت لە بەشی بزوتنەوەی کرێکاری لە ئارادایە و تا ئەم دەستپێکردنی ئەم بەرنامەش هێشتا درێژەی هەیە. ئاگادارن کە هەر لە دوێکە و پێرێکەوە لە ئوستانی خوزستان لە شارە جۆرا و جۆرەکانی وەکو ئەهواز و ئابادان و سوسنگرد و باقی شارە و شارشکەکانی سەر بە ئوستانە لە بەرقێرانی بێئاوی و وشکە ساڵی ئێعترازات دەستی پێکردوە و ئەو ئوستانە لە لایەن کۆماری ئیسلامی، لە لایەن کاربەدەستانی سەرکوتکەری کۆماری ئیسلامیەوە میلیتاریزە بووە و بە شێوەیەکی زۆر دڕندانە خەڵکی ناڕازی سەرکوت و سەرکوب دەکەن. کرێکارانی شرکەتی نەیشەکەری هەفتەپە هەتا ئەمڕۆژ کە 25 تیرە و ئێمە لە خزمەت ئێوەداین دەستیان داوەتە مانگرتن و ئێعتراز و لە بەردەم ساختمانی مدیریەتی ئەو کارخانە داخوازی پەرداختی حقوقی وەدوا کەوتوی خۆیان و پاشان گەڕانەوەی کرێکارانی لەسەر کار دەرکراوی پێشوو بۆ سەرکارەکانیان دەکەن و هەتا ئێستاش درێژەی هەیە. کرێکارانی نەوت و گاز و پترۆشیمیش لەولاوە بابێستێ و لە 29 خوردادەوە دەستیان داوەتە مانگرتنێکی بەرین کە بووەتە سەردێڕی هەواڵ و هەواڵنێرەکان لە ئاستی دنیا و دەنگدانەوەیەکی ئێجگار بەرینی لەخۆگرتووە. هەر لە سەرەتای ساڵی 1400 هەتاوی هەتاکوونی ئێستا بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵک هەروەکو ئاماژەم پێدا دەستیان داوەتە ناڕەزایەتی و ئێعتراز. بەڵام دوو ڕۆژی بووەتە نقطە عەتفی ئەم موبارزاتە، 28 و 29 خورداد. ئەم دوو ڕۆژە لە مێژووی خەباتی موبارزاتی خەڵکی ئێران دژ بە کۆماری ئیسلامی فەرامۆش ناکرێت. 28 خورداد کۆمەڵانی خەڵک لە ئێران بە ئەکسەریەتی خەڵکەوە بایکۆتی بەناو هەڵبژاردن یا شانۆگەری هەڵبژاردنیان لە ئێران کرد و ئەتوانین بە بەشێک لە مبارزاتی خەڵک دژ بە کۆماری ئیسلامی لە قەڵەمی بدەین. ڕێک ڕۆژێک دوای ئەو کرێکارانی بەشی پەیمانکاری سەر بە شرکەتەکانی گاز و نەوت و پێترۆشیمی کە نزیک 70 واحد یا بەشی لەخۆ دەگرت کە تا